جارێکی تر سەیەکەمەکانی سەرئاستی بەشەکانی زانکۆ و پەیمانگا حکوومیەکانی هەرێمی کوردستان گرتبوونەوەی ناڕەزاییان لە دژی دانەمەزراندنیان لە بەردەم ئەنجومەنی وەزیران ئەنجامدا و بەشێک لە دەرچۆکان بڕوانەمەکانیان سوتاند. بەشی مێژووم دەرەجەم 90 لەسەر 90ەیە. ئێمە شەهادەیەکمان نایێت تەنها نووسراوی سەر کاغەز بێت، نەتوانین لە بوارەکانی نەتوانین لە بواری خۆمانە خزمەتی پێ بکەین، لە بری ئەوەی بتوانین لە بواری خۆمانە خزمەت بکەین. ئێمە خەریکی کاسپی بین، خەریکی کرێکاری بین. خۆی تەمەنی هەموو تەنها تەمەنی گەنجیە. ئینسان لە نێوان دوو لاوازیە، هەم تەمەنی مناڵی هەم تەمەنی پیری. ئەوەی ئێمە ئێستا لە قووە داین، حکومەت ناتوانێت ئیسفادەمان لێ بکە، بۆی ئێمە بڕیارمانداوە وەکو کاردانەوەیەک بەرامبەر بەم سوکایەتی کە حکومەت بە ئێمەیەکە خۆپشاندانکەین بۆ حکومەتدامان مەزرێنەیە وەکو ناڕزایەکی شادەکانی خۆمان سوتێنی، ینی بۆی کە وەڵامێک بە حکومەت کە ئەم شادان هیچ بەهایەکی نییە لای حکومەت، یعنی ئەگەر بەهای هەبووە جوابێکی ئێمەدایە و ئێمەش ئەو خەونەی کە هەمان بۆیە دەدی. تقریبا 4 بۆ 5 هیچ جوابێکمان نایرێتەوانێ و هێشتینە بەسەر قەناعەتەی کە ئامۆژگاری وەجبەکانی دوای خۆمان بکەین کە هەرواز لە خوێندن بێنن، چونکە هیچ سوودێکی نەوە. ئەو دەرچوانە تەنها یەک داواکاریان هەیە کە ئەویش بریتە لە دامەزراندن کە وەک خۆیان دەڵێن مافێکی سەرەتایی ئەوانە و بڕیاری دامەزراندنیان لە وەزارەتی خوێندنی باڵا بۆ دەرچووە، بەڵام ئەنجومەنی وەزیران پەسەندی ناکات، بۆیە ئەو دەرچوانە هەڕەشەی مانگرتن و چەند چالاکیەکی تری مەدەنیانە دەکەن. ئێستا کەوە قەیرانەکان بەرەو نەمان دەچن، داوای دەست بەجێ جێبەجێکردنی داواکاریەکانمان دەکەین. هاوکات ئێستا کتابی دامەزراندنمان بە ژمارە 9413 لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە بۆ ئەنجومەنی وەزیران بەرز کراوەتەوە لەبەردەست ئەنجومەنی وەزیرانە و تەنها ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی ماوە بۆ دامەزراندنمان. داوا لە ئەنجومەنی وەزیران دەکەین کەوا ڕەزامەندی لەسەر دامەزراندنمان بدات و فەرمانی دامەزراندنمان دەربچێن لە ئایندێکی نزیکدا. داواکاری کەوا مافی شەرعی خۆمان بێ، هەم مافێکی دەست شەرعیە هەم مافێکی قانونی. ئەو مافی دامەزراندنەمان هیواداری بەدەم داواکاریەکانمانەوە بێت. هەتا ئێستا هیچ جوابێکیان نەداینەوە، کتابەکەمان هەر لەوێدایە و بە هیچ شێوەیەک ئێمە یەکلایی نەکردیتەوە ئایا دامان دەمەزرێنێ یاخود دامان نامەزرێنێ، کە ئەمەش قسەی خۆی بوو کاک نێچیروان بارزانی کە گوتی یەکەمەکان ئەوەلیاتن لە بۆ دامەزراندن. ئەو دەرچوانە یەکەم و دووەم و سێمی ساڵی 2015 بۆ 2016 ژمارەیان زیاتر لە 1200 کەس دەبێت. لە ماوەی ڕابردووشدا چەندین جار گردبنەوەیان کردووە، بەڵام بە بیان و قەیرانی دارایی تا ئێستا حکومەت دایی نەمەزراندوون. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.